سڵاوتان لەبێ لە شارپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەشەکەم. شۆڕژ ئیسماعیل وەزیری پێشمەرگە ئەمڕۆ یەکشەممە ڕایگەیان لەگەڵ سوپای عێراق گەیشتونتە ڕێکەوتنێکی سەرەتایی ومێدمان وایە نەک سنوورێکی دیاریکراو بۆ داعش دابنرێت بەڵکو بە تەواوی بنابڕی بکەین. ئێمە دەمێکە هاوەرمانەوە داوامان کردووە لە هاوپەیمانان، بەڵام سوپای عێراق خەمسەرد بووە و هەموو ئەوانەی لە ناوچە جەنەکۆکەکان شەهید بوون بەرپرسیارەتەکەی دەگەڕێتەوە بۆ سوپای عێراق، چونکە خەمسەرد بووە لەوەی پێکەوە ئەو ناوچانە پڕ بکرێتەوە و ئۆپەراسیۆنی هاوبەش بکرێت و نێڵین داعش بەو ئازادیە لە هەر کوێیەک ویستی چالاکی بکات. هەروەها وتیشی داوا لە هەرسێ سەرۆکایەتەکەی هەرێمی کوردستان دەکەم باڵاترین نیشانەی ئازایەتی بەو خێزانە ببەخشرێت کە 3 کوڕیان شەهید بووە لە دوای هێرشەکەی داعش لە کوڵەجۆ وەزارەتی پێشمەرگە کۆبوونەوەیکی بەپەلەی ئەنجامدا و تێیدا چەند بڕیارێکی ڕاگەیاند بۆ ڕێخستنەوە و دووبارە بەهێزکردنەوەی سەنگەرەکانی پێشمەرگە. دانیشتوانی گوندی لهێبان کە تەنیا 12 ماڵی تێدا مابەوە ئەمڕۆ ئەو ماڵەنەش گوندەکەیان چۆڵ کرد. نێردراوی شارپرێز بۆ گوندی لهێبانی بناری قەرەچۆغ ڕایگەیاند ئەمڕۆ دانیشتوانی لهێبان گوندەکەیان چۆڵ کرد و لە ڕێگەی شارپرێسەوە بانگەواز بۆ حکوومەت و هێزی پێشمەرگە دەکەن بەهانەی گوندەکانەوە بچن بۆ ئەوەی نەکەوێتە دەست عەرەبەکان. خەڵکی گوندەکە ئاماژیان بەوەش داوە ناتوانن بەو دۆخە ژیان بگوزارێن و زێدی خۆیان بەجێبێڵن، هاوکات مەترسی گەورەش لەسەر ژیانیان هەیە. ئەمە لە کاتێکدا هەفتەی ڕابردوو چەکدەرانی داعش هێرشەن کردە سەر گوندی خدرجیجە و لهێبان کە دەکەونە بناری قەرەچۆغ لە سنووری قەزای مەخمور بەهۆیەوە 3 هاوڵاتی مەدەنی شەهید بوون و دواتر لە ئۆپەراسیۆنی هێزی پێشمەرگە لەو سنوورەدا 9 پێشمەرگەش شەهید بوون. ماوەی 8 ساڵ بەسەر کوژرانی ڕۆژنەمەنووس کاوە گەرمیانی لە بەردەم ماڵەکەی خۆی لە کەلار تێپەڕ دەبێت و برایەکیشی زانیاری نوێ ئاشکرا دەکات. کارۆن ئەحمەد برای شەهیدی قەڵەم کاوە گەرمیانی لە یادی تیرۆرکردنی کاوە گەرمیانیدا ڕایگەیاند ئەو کەسەی لەسەر تیرۆرکردنی کاوە گەرمیانی دەستگیر کراوە. نزیکەی مانگێک دەبێت لە زیندانەوە پەیوەندی پێوەکردین کە دان بە هەموو شتێکدا بنێت بڵێت کە کێ لە پشت تیرۆرکردنی کاوە گەرمیانیەوەیە. پێیوتین 2 بەرپرسی باڵای یەکێتی دەستیان لە پشت تیرۆرکردنی کاوە گەرمیانیەوەیە و ئەو شەوەی کاوە گەرمیانی تیرۆر کردووە کەسێکی تریشی لەگەڵدا بووە، بەڵام ئەو ئێستا لە ژیاندا نەماوە. دەژڵێت ئەو کەسەی ئێستا لە زیندانە پێیوتین کە بەوردی کوێ لە پشت تیرۆرکردنی کاوە گەرمیانیەوەیە وتی دێم لە دادگا هەموو شتێک ئیعلان دەکەم، ئێمە ژوتمان وەرە دادگا و پشتیوانیت لێ دەکەین، بەڵام دواتر پەشیمان بووە. علی حەمەدساڵح ئەندامی پەرلەمانی کوردستان داوا لە مەسرور بارزانی دەکات لە کۆڵینەوە بە دوادەچوون بۆ گەورەترین دۆسی قۆڕەخکاری و وەرگرتنی پارە و گرانکردنی بنزین و نەوت و گازوایل لە پارێزگای هەولێر بکرێت و ڕایدەگەیەنێت. ئێستا نرخی بەرمیلێک نەوتی سپی لە سلێمانی و دهۆک 150,000 دینارە، لە هەولێر 190,000 دینارە، چونکە ڕێگە نادرێت نەوتی سپی داغڵ بێت. ئەوەشی خستە ڕوو لە هەولێر لە سەرجەمی ئەو بازگانەی لەگەڵ عێراق هەیە و لە بازگەی دێگەڵاش ڕێگە نادرێت بە هیچ شێوەیەک بنزین داغڵی هەولێر بکرێت. تەنیا یەک ڕێگە هەیە، ئەویش ڕێکەوتن لەگەڵ گروپێک کە ئەوانیش بۆ هەر بەرهەڵگرێک 1 ملیۆن دینار وەردەگرن. ئەم پارەیە بە هیچ شێوەیەکیش پەیوەندی بە حکوومەتەوە نییە. لەبارەی گرانبوونی نەوتی سپی ئەو پەرلەمانتارە دەڵێت ئێستا نرخی بەرمیلێک نەوتی سپی لە سلێمانی و دهۆک 150,000 دینارە، لە هەولێر 190,000 دینارە، چونکە ڕێگە نادرێت نەوتی سپی داغڵ بێت. ئەوەشی دەهێنێت دەبێت بیفرۆشێتە کەسێک کە ئەو کۆنتڕۆلی نرخی بازاری کردووە و لەسەر هاوڵاتیانی گران کردووە. علی حەمەدساڵح دەژڵێت بەهۆی ئەو خۆڕەخکاریە گەورەی لە بازاری بنزین و سوتەمەنی لە هەولێر هەیە، زۆرینەی بنزینخانەکانی هەولێر بێبازارن. جگە لە ڕسومات و کرێی ئاو و کارەبا ئێستا داوای باجی عەقاری 20 ساڵی ڕابردوویان لێ دەکەن و دەبێت لە ماوەی 10 ڕۆژدا بیدەن کە نزیکەی 200 ملیۆن دینارە بۆ هەر بنزینخانەیەک. ئەمڕۆ یەکشەممە بەشێک لە خوێندکارانی زانکۆ لە سلێمانی ئیداری ڕاپەڕین کۆیە و پارێزگای هەڵەبجە بایکۆتی هۆڵەکانی خوێندنیان کرد. خوێندکاران داوای گەڕانەوەی دەرماڵە، گەڕانەوەی شکۆ بۆ زانکۆکان، نەهێشتنی ڕۆڵی حیزب لە زانکۆکان، دابینکردنی پێداویستیە سەرەکیەکانی بەشەنەخۆییەکان و کەمکردنەوەی جیاوازی لە نێوان زانکۆ حکومی و ئەهلیەکان بەتایبەت لە ڕووی وەرگرتنی کۆنمرەوەدەکان. ئەو خوێندکارانە باز لەوە دەکەن بڕیاریان داوە تاوەکو حکومەت داواکاریەکانیان جێبەجێ نەکات بایکۆت نەشکێنن، بەڵام ناچنە سەر شەقام و ڕێ لە کەس ناگرن تاوەکو کەسی گێرە شێوێن هەوڵ نەدات بچێتە ناوێن و ڕێڕەوی داواکاریەکانیان بۆ مەرامی خۆیان بقۆزنەوە. خوێندکارانی ناڕازی دەڵێن ئەگەر وەڵامی داواکاریەکانیان نەدرێتەوە هەڵوێستی دیکەیان دەبێت. هەروەها هۆشداریش دەدەن لەوەی ژمارەیەک لایەن بە پلان هەوڵیان داوە کۆبوونەوەکانیان بەلا ڕێدا بەرن. لە شەرپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەشکرا شاد و بەختەوەربن.